کام زەوی وەستێرەی گۆمڕایی و کام سزایە بەدی تاوانم بۆ ئەوەیە میشاڵ قرسێم کام خواوەند غەزەبی لێگرتووم بۆ ئەوەی هەرتاپۆی نامۆیی و تەنیایی و شەو بموو بۆ ئەوەی نەبمرم و نەبژیم کام خواوەند خاوەن من ئازانێ لێلێ نازانم ناسمان گوێگرێ لە خوێنم نە دنیا و نەداد و نەیاسا و نەزەنجی کلێسا و نازانم من بەچێ و من بەچی سوێند بخۆم چێ پەنا و چێ داڵدە و چێ کەسمە نازانم من ئێستا شاخێکی بێ سوێندم سوێندی من دوو کەڵە و قسەی من خۆڵم هێمێش هاوا بوارم خوێنی مەیومە کۆچەکەم ئەوەتەی گڕەیا سووتێم ئەوەتەی ئاوەیا خنچێم لێلێوەتەی تیغەیا قوربانیم ئەوەتەی خامەکێ بێخاکەم لێلێر کۆچی سەرە و لێژەوەتەی کۆچەیە کۆچەکەم ئەوەتەی گڕەیا سووتێم ئەوەتەی ئاوەیا خنچێم ئەوەتەی تیغەیا قوربانیم ئەوەتەی خامەکێ بێخاکەم هەرێ دڵۆم بۆم وای دڵۆم هەرێ دڵۆم وای دڵۆم لەم ڕەوەنێ لێلێ من لە پێش موساوە وارم پێش مەسیح من خاچێمم پێش قوڕەیش من زیندە بە چاڵ و بوو پێش حوسێن من سەری بڕاوەم هەرێ دڵۆم وای لۆم هەرێ دڵۆم وای لۆم لەم ڕەوەنێ